چەندین ساڵە هەم تورکیا هەم پەکەکە شەڕ و ئاژاوی خۆیان هێناوەتە باشووری کوردستان و گۆتا و ڕۆکەشی بۆ سەر خەڵکی کوردستان و گوندنشینانە سەدان گوند چۆڵ بووە. ڕۆژ نییە گوندەکان تۆپباران نەکرێن هاوڵاتی کورد نەبێتە قوربانی. دوێنێش تۆپبارانێکی خەست لەلایەن سوپای تورکیاوە کرایە سەر ناوچەیەکی گەشتیاری کە 9 کەس شەهید بوون و نزیکەی 30 کەسیش بریندار بوون. ئەمە لە هەر لایەکەوە کرابێت لەلایەن تورکیاوە بێت لە هەر لایەکی ترەوە قابلی قبول نییە. کوشتنی ئینسانی سڤیل بە هیچ جۆرێک قابلی قبول نییە. بەڵام ئەوەی جێگای سەرسوڕمانە ئەوەیە چەندین ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان خەڵکی کوردستان هاوار دەکەن کاکە تورکیا و پەکەکە شەڕی خۆتان بەرنەوە باکووری کوردستان لەوێ کێشەی خۆتان چارەسەر بکەن، بەڵام جۆش ناگرن. تاکو ئێستاش هیچ لایەک لەسەر ئەو بابەتە تاکو ئەو قوربانیانەی لێ نەکەوتەوە کە خەڵکی عێراق بوون کەس نەهاتە دەنگ. لەسەر ئەم بابەتە دەمانەوێت قسەی زیاتر بکەین داخۆ بزانین بۆچی ئایا خوێنی کورد هەروە هەرزانە کە کەس لەسەری نهاتە دەنگ یاخۆت شتی تر هەیە. بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر جەبار قادر نووسەر و مامۆستای زانکۆ کە لە ئەمستەردام لە وڵاتی هۆڵنداوە لەگەڵماندایە. کاک دکتۆر جەبار شەوتان باش، یان ڕاستتر بڵێم ئێوارەتان باش، هێشتا ئێوارەیە لەوێ. سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. من دەمێت هەر لە پێشکەشەکەی خۆمەوە دەست پێ بکەم. بۆ خۆ دەزانی چەندین ساڵە بەهۆی شەڕی پەکەکە و تورکیاوە چەندین گوند لە کوردستان نزیکەی 1000 گوند ڕۆژانە خەڵکی کورد دەبێتە قوربانی. بەڵام یەک کار بەدەستی عێراقی نەسەر کۆمار نەسەر وەگۆزیران نە پەرلەمان نە سیاسەت مەدارەکانی عێراق و نە حیزبەکانیان نهاتنە دەنگ تا دوێنێ بەداخەوە کۆمەڵێک خەڵکی عێراقی بەهۆی تۆپبارانەوە بوونە قوربانی. بە دیاریکراوی پرسیارەکەی منەمەیە کاک دکتۆر ئێوە پێتان وایە کورد خوێنەکەی سوور نییە یاخود ئەوەندە هەرزانە کە بایی تورێکی قوڕاویە بۆیە خەڵس لەسەری نایەتە دەنگ؟ بەڵێ زۆر سپاس، ئێوارەتان باش، ئێوارەی بینەران باش. بەداخەوە ڕووداوێکی غەمگین بوو و خەڵکێکی بێگوناه بوون بە قوربانی وەکو هەموو ئەو بێگوناهانەی کە لە کوردستان ساڵانێکی زۆرە بەر بەردومانەکانی تورکیا دەکەون. بەداخەوە ئەمە یعنی هەڵوێستی حکوومەتی عێراق لەم کاتەدا و هێزە سیاسیەکانی عەرەب بە تایبەتی لەم کاتەدا دوو شت ڕادەگەیەنێ. یەکێکیان ئەوەیە کە بەداخەوە ئەوان هاوڵاتی کورد بە هاوڵاتیەکی پلە دوو یان زیاتر دادەنێن و لەبەر ئەوە بەرامبەر هەموو ئەو کردەوانەی تورکیا لە دژی کوردستان لە دژی دانیشتوانی سوێلی کوردستان هەڵوێستێکی وایان نەنواندووە. بەشی دووەمی پەیوەندی بە ئەو بارە دۆخە سیاسی ئێستاوە هەیە. جناب دەزانی ئێستا دەبێ بە مزایدات لە نێوانە چیەیان کە زۆرترین قسە و دروشمی تون بڵێت و بەڵام لە واقعە ئەمە هەمویان وەکو دەڵێ وەکو بۆمبێکی دەنگین لەوە زیاتر هیچ کاریگەریەکیان لەسەر ڕووداوەکان نابێ. ئەگینا هەنگاوی کردەیی هەیە کە حکوومەتی عێراق بتوانێت بینێ بە تایبەتی هەڵوەشاندنەوەی ئەو پەیماننامە ئەو ڕێکەوتنامە ئەمنیانەی کە لە نێوان عێراق و تورکیا هەیە کە مافی داوە بە تورکیا بە شێوەیەک لە شێوەکان بێتە ناو خاکی عێراقەوە و ئەوەی پێی دەڵێن سەروەری عێراق هەموو ڕۆژێ بخاتە ژێر پێوە. زۆر باشە کاک دکتۆر جەبار، ئێوە هاتنە سەر ئەو ڕێکەوتنامەیە، باسی ئەو ڕێکەوتنامەی نێوان عێراق و تورکیادان کرد. بۆ خۆت باش دەزانی لە زمانی سەدام حوسێن ڕێکەوتنامەیە کرابوو لە نێوان عێراق و تورکیا، ڕێ بە تورکیادا بۆ ماوەی 5 کیلۆمەتر بێتە ناو خاکی عێراق. لە زمانی مالیکی ئەم 5 کیلۆمەترە کرا بە 25 کیلۆمەتر ڕێ بە تورکیا لەدرا بۆ 25. لە زمانی عەبادی 25ەکە کرایە 30 کیلۆمەتر. بەڵام پرسیارەکەی منەوەیە ئایا ڕێکەوتنی نێوان عێراق و تورکیا بە تەنها و تەنها بۆ لێدان و لە ناوبردننی کورد نییە؟ بەڵێ هەرەوەیە بەڕاستیەوە ئەمڕۆ نییە. تورکیاوە 100 ساڵە بەرامبەر بە کورد هەمان هەڵوێستی هەیە و دەوڵەتی عێراقش لە ڕۆژی دامەزراندنەوە یەکێک لە کێشە سەرەکیەکانی کە بۆ خۆی کردوێتی بە کێشە ئەگینا بە نسبەت ئێمەوە دۆزێکی ڕەوایە، دۆزی گەلێکە کە دەیەوێ وەکو هەموو گەلانی ناوچەکەەوە. بەداخەوە ئەم بارەی کورد بەو شێوەیە بەردەوام دەبێت هەمووی لە یەک کێشەوە سەرچاوە دەگرێت. ئەوەیە کە تۆ خاوەن سەروەری نیت، خاوەن وڵاتی خۆت نیت، وڵاتەکە وڵاتی خۆتە، بەڵام تۆ
سەروەری وڵات نییە. ئێستا دەبینی هەموو ئەو دەوڵەتانە و هەموو هێزەکان لەبەر ئەوەی حکوومەتی عێراق بەو شێوەیە قسەی لەسەر ڕووداوەکە کردووە، هەرچەندە جارێکی تر دەڵێن ڕووداوێکی خەمگینە و خەڵکێکی بێگوناه کوژراون، ئەویان بابەتێکی ئینسانی جیاوازە. بەڵام هەڵوێستە سیاسیەکان دەبینی کۆمکاری عەرەبی، وڵاتانی عەرەبی، تەنانەت وڵاتانی دنیا هەرچەندە زۆریان بە شێوەیەکی وا دەیڵێن کە وەکو دەڵێن نەشیش بسووتێنە کەباب. ئێرە لێرەیە پێم وایە ئێستا دەرفەتێکە بەهۆی ئەوەی کە ئەم بارە یعنی بۆ هەندێک بارەکەی گەرم کردووە، دەرفەتێکە کە هەوڵ بدرێ بەڕاستی هەبوونی تورکیا لە کوردستان کۆتایی پێبهێنرێەوە، ناچار بکرێ ئەو هێزانەی کە لە کوردستان جێگیریانی کردووە بیان کشێنێتەوە و سنوورێدا بنێرێ بۆ ئەم مەبەستی دەوڵەتی تورکیا ئەوەیە بەڕاستی چی لە سووریا چی لە عێراق دەوڵەتی ناوەندی بێتەوە سەر سنوور و ئەو لەگەڵ ئەو دەوڵەتی ناوەندیە دانیشێ خەریکی پیلانگەڕی بێ لە دژی هەموو هەبوونێکی هەر قوارەیەکی کوردیجا لێرە بێیا لەوێت. باش دکتۆر، ینی کەواتە ئەوە ئامانجی تورکایە کە هێزەکانی عێراق بێنەوە سەر سنوور. ئەمە بەشێکی پرسیارەکەیە. بەشەکەی تری ئایا عێراق بەم لاوازیی ئێستا کە هەمومان دەزانین دۆخی سیاسی و ئابووری و سەربازی یەکجار لاوازە، پێی دەکرێت هێزەکانی تورکیا بکاتە دەرەوە؟ نەخێر، من پێم وانییە زۆربەی ئەو قسانەی دەکرێت تەنها مزایدەیە، ئەگینە هەموو کەسێک دەزانێ، یعنی بۆ خۆی لەم ڕۆژانەیە ئەو کاسێتە ئەو شتانەی کە مالیکی و توێتی لە کۆبوونەوە تایبەتەکانە ئەوان خۆیان دانانن بە سوپاکەیانە، دانانن بە هێزە ئەمنیەکانیانەوە، پێیان وانییە کە ئەمانە هێزی دەوڵەتی و دەتوانن پارێزگاری لە سنوورەکانی عێراق بکەن. لەم بارودۆخەی عێراقە و بەم هێزەی کە ئێستا هەیەی ناتوانانی لە بەرامبەر دەوڵەتێکی وەکو تورکیا. بەڵام بەهۆی ئەوەی ئەم دەوڵەتانە تەنها لەبەر ئەوەی دەوڵەتن و لە قانونی نێودەوڵەتیە سنووریان هەیە و خاوەن سەروەرین، دەتوانێت تەنانەت هێزێکی سیمبۆلیک، هێزێکی ڕەمزی لەوانەی کە پاسەوانانی سنووری پێدەڵێن بتوانێت جێگیر بکە لەسەر سنوورەکان و ئاڵای عێراقی لەسەر بەرزەوە کا ڕەنگ بێ بەوە. بەڵام کێشەکە لە شتێکی تردایە کاک حاکم فەرهاد، ئەوش ئەوەیە پێم وایە هەتاوەکو حوزەیرانی ساڵی داهاتوو کە هەڵبژاردنە بێ لە تورکیا، ئەردۆگان وەکو گورگێکی وەکو جانەوەرێکی بریندار پێم وایە هەموو ڕۆژێ ئاڵۆزیەک دەنێتەوە، چووکە لە نێوخۆی وڵاتدا لە نێوخۆی تورکیادا شتێکی ئەوتۆریە پێشکەشی دەنگدەرانی بکە. لەبەر ئەوە هەمیشە دەگەڕێ بۆ شتێکە بۆ خۆی ناوی لێ دەنێ سەرکەوتن لە دەرەوەی سنوورەکان بە ناوی ئەوەی کە ئەگینا مەترسی لەسەر سنوورەکانی تورکیا کێ دروستێکە. هەندێک کەس کلاشین کۆفێکی بەدەستەوەی یا زۆر ئارپیجیەکی پێ، ئەمە ناتوانێت ئەو مەترسیە گەورە بێ کە ئەردۆگان هەموو دنیای پێ مەشغوڵ کردووە و داوای تەنازولاتەکە لە هەموو لایەکەوە. لایەنێکی دی ئەوەیە پێم وایە بەرهەمێکی سەرەکی ئەو کۆبوونەوەی تەهرانە لە نێوان ئەردۆگان و ڕئیسی و پوتینە کە هەوڵی داوە وەکو دەڵێ گڵۆپی سەوز، بەڵام بەکراوەی بۆی نەدراوە، هەرچەندە شتێکی پێدراوە ڕاستی ئەوەی کە هیچی پێ نەدراوە نییە، ڕێگەی پێدراوە بۆ ئۆپەراسیۆنێکی سنووردار. جا ئەمەی ئەمڕۆ ئەمەی دوێنێ کە ڕوویدا لە نزیک زاخۆ، یعنی پێم وایە بەشێکە لەوەی کە تێکەڵکردنی کارتەکانە بە بۆنەی ئەو شکستەی کە لە تەهران ڕوبەڕووی بووەوە. زۆر باشە کاک دکتۆر جەبار، کاتم زۆر کەم ماوە، دواپرسیارە گەر بە کورتیش وەڵام بدەیت و من زۆر سوپاست دەکەم. تۆ بارانی تورکیا بۆ سەر ناوچەیەکی گەشتیاری و شەهیدکردنی هاوڵاتیانی عێراقی بە هیچ جۆرێک قابلی قبول نییە. بەڵام پرسیار لەوێدایە نە لایەنی عێراقی نە زۆرێک لە لایەنە کوردیەکان لەسەر داگیرکارانی کوردستان. هەمومان دەزانین تورکیا، ئێران، سووریا، عێراق داگیرکاری کوردستان، عێراق نیوەی کوردستانی لەلایەن حەشدی شەعبیەوە داگیر کردووە. ڕۆژانە ئێران لە ڕێی سوپای پاسدارانەوە کۆڵبەری داماو لەسەر سنوورەکان شەهید دەکا و ڕۆژانە کورد لە سێدارە دەدرێ.
پرسیارەکەی من ئەوەیە بۆچی کەس لەسەر ئەمانەی تریش قسە ناکات لەسەر ئەم وڵاتانە ئایا جیاوازیەک هەیە لە نێوان داگیرکارێک و داگیرکارێکی تردا ئەگەر بە کورتیش وەڵام دەیتەوە من سوپاست دەکەم. بەڵێ هێزە سیاسیەکان چی عێراقی و چی کوردستانی هەندێک گرێدانیان بەلایەنە دەرەکیەکانەوە هەیەەوە ئەگەر لایەنێک بیکە لایەنەکەی تر دەبینی زۆر بە گەرمی ئیدانەی دەکا بەڵام ئەگەر ئەو لایەنەی کە خۆی پەیوەندی لەگەڵا هەیە دەبینی بە شێوەیەکی ئەگەر قسەشی لەسەر بکات بە شێوەیەکی زۆر نەرمتر. بەڵام ئەمە بۆ خۆی یان کێشە گەورەکە نییە چکە ئەم هەڵوێستی ئەم لایەنانە کاریگەریکی ئەو تۆیان لەسەر سیاسەتی ئەو دەوڵەتانە نیە سیاسەتی ئەو دەوڵەتانە لەو ڕۆژەوەی کوردستان لە دوای شەڕی یەکەمی جیهانی و جارێکی تردا بشکراوە هەموو سیاسەتەکە لەسەر ئەوە بنیات نراوە کە کورد مەترسیە لەسەر ئەوان کە کورد مەترسیە لەسەر ئاسایش نیشتیمانی ئەوان و دەبێت ڕوبەڕووی ببنەوە و نێڵن بە هیچ شێوەیەک نە قەوارەیەک نە پێشکەوتنێک نەبارێکی ئاسایی و سەقامگیری لە وڵاتەکەیاندا هەبێت. زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر جەبار قادر نووسەر و مامۆستای زانکۆ ڕاستەوخۆ لە ئەمەستەردام لە هۆڵندا و لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵ سوپاس بۆ ئێوە ئێوارەتان باش.